بان و سەرێک بێ خۆی تاقی کاتەوە قورئانێک بنووسێ لە ١٣٤ هەر خودی ئەو فەرهەنگە بەکاربێنێت کتێبەکەشی بەلیغ دەرچ ئایا ئەتوانێت؟ ئەگەر ئەتوانێت ئەوە ساحە کراوەیە تا ڕۆژی قیامەت تا ئەو کاتێ ئەمرێ با خەڵکی تریش یارمەتی بدەن و کۆڕی زانیاری کوردیش بێنە یارمەتی داین ئاخۆ ئەتوانن لەبەرەوە تەحەدای قورئانی هەرەوە نییە بۆ عەرەبەکان بێ بڵێ دەی وەرن ڕەوان بێژیکی ئادەن بۆ کوردیشە خاصەتەن لە مەجالی ڕەقەمەکانە کە دێنە سەری بە پشتیوانی خوای گەورە ڕەقەمەکان معجزەیەکی زۆر گەورن بۆ هەموو بۆ یابانیەک بۆ ئەڵمانیەک بۆ ئەمریکیەک بۆ هەر کەسێک کە خۆی و خاون شارستانەتی و زۆر زیرەک و موهیمەزانێ ئەبینی چۆن خوای پەروەردگار وەها بە تەنسیق باسی کردوون ئەوە ئەخەمە حەلەقەیەکی تر بە پشتیوانی خوای گەورە باس لەوەکەم کە چۆن خوای پەروەردگار ئەمانەی بەکارهێناوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەوە خانەی یەکان خانەی دەیان و بیستەکان ئەنجا 11 12 13 ئەمانەی بەکارهێناوەت و تا 19 دوای خانەی بیستەکان 20 و 30 و 40 ئەوانەی بەکارهێناوەت دوای خانەی سەدەکان 100 و 200 و ئەوانەی بەکارهێناوە دوای خانەی هەزاران 1000 و 2500 من الملائكة مردفين هەمووی بەکارهێناونەت ئەنجا 100,000 أو يزيدون ئەمانەشی بەکارهێناوەت ئەنجا دوای سەیرەکەین چۆن کەسری بەکارهێناوە ربع و نصف و ثمن و خمس و سدس و ربع و ئەوانەی هەموو بەکارهێناوەت لە بەکارهێنانی هەر یەکێ لەم کەلیمانە لەم حرفانە لەم ڕقەمانە سەیری میحوەری سوورەتەکە کە چۆن کەلیمەکانی دابەشە بنەوە بەسەر ئەم ڕقەمەکە بەکارهێنا کاریگەری ئەم ژمارێک کە فەرموویەتی لە شوێنەکە 7 یا 5 یان 19 یان 12 چۆن ئەبینی معجزەیەک لەم سوورەتەیە هەیە علاقەی بەسەر ئەم ڕقەمەوەیە کە بەکارهێنا وەکو فەرمووی 7 من المثاني والقرآن العظيم لسورة حجر پەیوەندی سوورەی حجر لەگەڵ سوورەتی فاتحة کە 7 من المثاني ئەوە گرێتەوە پەیوەندەکەیان چی معجزەیەکی تری قورئانیە کە ممکن نییە ناممکنە بەشەرێک بتوانێت دروستی بکە ئەوەش تەحەدا بۆ یابان تەحەدا بۆ ئەمریکا تەحەدا بۆ هەموو ئەلمانیەکان کۆمپیوتەرتان لەبەردەستایە بە زمانی کوردی قورئانێکی وا بنووسن و تاکو قبوڵمان ئاخۆ ئەتوانن ئەوەیە تەحەدای قورئانی ئەوەیە بەربەرەکانی ئەوەیە چێبڕچێکردن و ئەوەیە منافەسەکردن مەجالیشتان مەفتوحە هەتا ئەو کاتێ ئێوە مرن و دەستە دەستە ژەمرن بتوان قورئانێکی وا داڕێژن ئەنجا من لەلایەنەکانی تریشا بۆتان دەینە ئەم قورئانە معجزەیە ئەم قورئانە بە هەموو معنای کەلیمە معجزەیە و بەشەر بە هیچ شێوەیەک دەستی نەیگەیشتووەتی بە هیچ شێوەیەک لە هیچ کەلیمەیەک لە هیچ زەممە و فەتحەیەکە دەستی نەیگەیشتووەتە دای ڕێژن خوای پەروەردگار فەرمایشتی خوای پەروەردگارە و معجزەشە تەحەدای بەشەریەتیشەکە هەتا ڕۆژی قیامەتی ژوا ئەمێنێتەوە خوای پەروەردگار فێرمان کە خوای گەورە یارمەتی دەرمان بێ و شارەزای قورئانەکەمان کە بە پشتیوانی خوای گەورە باز لە نقطەکانی ترەکەمەوە کە هەر پەیوەستیان دیسان بە ئەم ڕیشەی وشەکان هەیە لە حەلەقاتی داهاتووە خوای گەورە ئێمەش ئێوەش سەلامەت سەرکەوتوو کە بەرچاومان ڕۆشن کاتەوە بە نووری قورئانەکەی هیدایەتمان بدە ئامین وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.